لخلق السماوات والأرض أكبر من خلق الناس. دروستکردنی ئەرز و ئاسمانەکان گەورەترە لە دروستکردنی ئینسان. ئینسانێ بۆ وردوکاریە دروستکراوە. خالقی ئەم ئینسانە ئەم کەونە هاتووە ئەم قورئانی بۆ ئینسان ناردووە. یعنی تۆ بێت چی لێ حاڵی بیت. باوەڕم پێ بکە کەسێکی نەخوێنەوار بەرم توێکاری لاشەی ئینسان فەسلەجەی ئینسانی بۆ بکەیت چەند حاڵیە بێ والله ئێمەش هەر ئەوە لە ئینسان حاڵیە بین. هەر ئەو نازانینەوە چاوە ئەبینێ گوێیە ئەبیستێ لوتە بۆنەکە زمانە قساکە و چێژەکە لەمە زیاتر پێی بە هیچ شتێکی تر نابین. دڵ لێدا چۆن لێدا چییە کاسیەکان چۆنجی ئۆکسجینەکەنەوە چۆنم ئۆکسجینە نەخڵەکەن ئەمە تەنها قسەیە. ئەو خالقە ئەم شتانی چەند بە وردەکاری بۆ ئێمە ناردووە چەند بە وردەکاریش ئێمەی دروست کردووە. گرنگ ئێمە لەمە حاڵی بین. بۆ ئێمە زۆرجا بیرەکەم و ئەڵێم ئەبێ نەکەر سوورەتێکی قورئان هەر ئاەتێکی قورئان بۆ خۆی شانەیە بێ بۆ خۆی عالەمێ بێ بۆ خۆی ئۆرگانێ بێ. لینکی چییە بە ئەندامەکان و بە بەشەکانی ترەوە وەکو لینکی پەنکریاز وایە بە پتیوتەری گلاند لە مێشکە وەکو بۆری خوێن وایە لەگەڵ لیمفەکانە. سبحان الله کە ئەچیتە ناو عالەمەوە ئینسان ڕێک مێشکێ وەستێ وردەکاری خەڵقێک کە بەس بێتاسێڵێک کە لە ناو خوێنە سامپڵ وەرەگرێ ئەیدا بە ئینسانەکە ڕێژەی شەکرەکەی بووە پێوێ بەقەدەر ئەوە ئینسۆنی لەو ساتەیە ئەخاتە ناو خوێنەوە کە لاشە پێویستێتی. سەکەنە گەورەترین تەتەوەری ئینسان جیهازێکان ئالێرە نەداناوە کابرا جیهازەکەی ئاوا لێدا بۆی کە بزانە خوێنەکەی چەنە هەموو جارە سامپڵ وەرنەگرێ جیهازەکەی ئەلێرە بۆ چێنن. سەکەنە لە هەوڵی ئەوەیان کە ئینسان بتوانێت هەموو ساتێک شتێکی تا بچێن وەکو ئینسۆلین وەکو دەرمان بۆی کە سامپڵەکە وەرگرێت و بەپێی ئەوە ڕێژەی خوێنەکەی دابزێنی. هێشتا ئینسان دەرەقەتی ئەمە نایێت. ناچار هاتوون ئەڵێن بابین خانەکانی ئینسۆلین لە ئینسانە بچێنینەوە لە حیوان وەریگرین بۆی کە ئینسانەکە چارەسەر بێت. بۆیە ئینسان هەمووی سبحان الله بەرامبەر بە خەڵقی خوای گەورە دەسەوسانە. بەسیترین شتێک کە تۆ هێلکەیەکی بچکۆلە لە ئاژەڵێ گۆرەگری لە باڵندەیە وەرەگری ئەم هێلکەیە کە گەورە بێت ماوەی خۆی تەواوە کات ئەم باڵندەیە ئەم مریشکە خوای گەورە فێریەکە بێ ئەو نە ڕۆژە سەر ئەو هێلکەیە بیت. من و تۆ ئەگەر بۆ خوێنە دامانێنی 4 مامۆستا و باوکو دایکشمان نەسیحەت کەم بڵێن کوڕم دانیشە 21 ڕۆژ بەدیار ئەم هێلکانەوە سەعی بکە هەوڵ بە ئیمتحانە هەیە دانانیشە لە چی بکەم بەدیارەوە بەبێ ئەوەی کەس پێی بڵێ لەسەرێ نیشێ ئەمێنێتەوە. ئەم هێلکەیە بەشی 3 ڕۆژ خواردنی ئەم جوچکەی تایە کە لە کاتێکا دروستە بێت پێشەوەی بێتە دەرەوە پەڕ و باڵ و دەنووک و چڕنوق و هەموو شتێکی بۆ دروستە بێ. بەشی ئەو نە لەناو ئەو ڕەحمەیە هەوا بەری تەژوورەوە ئۆکسجینی تیا بێ بەشی 24 ساعت هەوای تیا بە بۆی کە ئەو جوچکە لە کاتێکا پێشەوەی بتروکێ نەخێنکێ لە ناو. ئەمە چی دروستیەکە ئەمە چێ دروستیەکە دی ئەوەی کە ئەمەی خەڵق کردووە ئەو کەلامی بۆ ناردویت.